زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی سەرانی خۆشەوی سەرەتا هەوکردن بەڵێ ئێمە هەوکردن بۆ ڕوئەیات هەوکردنەکە چ هۆکارەکەی بەکتریا بێ یان جەرتوون بێتن هەر هۆکارێ بێکێت لە خەڵقەتی ئینسان کە لە دروستبوونەکەی وا تعریف کراوە هەر ناڕێکیەک لە سیستەمی بەرگری ڕووبات هەر دسمێکی خەری بچی بۆ ئەو شوێنە لەم شوێنە تەفاعلات ڕوئەیات خانەکانی جسمیان بەرگری لەو شوێنەکەن ئەو شوێنە خاوێنەکەنەوە کە ئەو شوێنە ڕوئەت وەکو خانەکان ئەشکێن جا بۆیە لەو شوێنە ئەگەر هەوکردنەکە لە بەشی خوارەوە بێسەیەکەی نەخۆشەکە ناڕەحەتە کەمی ئازارێ بێ میزڵانی زووزوو میزەکە بەرمیزڵانی ژانەکە ڕەنگی میزەکەی ئەگۆڕێ زووزوو میزەکە سەیەکە جا فریاناکەوی میز بەخۆیداکە ئەگەر هەوکردنەکە لە بەشی بانەوە بێ با بڵێن گورچیلەکان ئەو کاتە نەخۆشەکە سەیەکەی ناڕەحەتەکەی زیاترە بێتن تاولەرزێ بێ دڵی هەڵەچێ قەبرغەی ژانەکە ڕشانەوەی ئێتن طبعا هەوکردنەکە بوتمام لە خلقەت يعني تعريف كرا هر كاتك بكتيريا أشيت أم سيستما لا شيء جسم هزب نار ريكيك أم خانة كان أنا ريبي وبي باكي كأنه وبي نخوشك أم نار حتى أنا الرؤيات زۆر باشە سەبارەت بە هۆکارەکانی کە ئەمانەی تیادا ڕوودەدات و دەبێ هۆکارانەچین کە دەبێتە هۆی هەوکردنی گورچیلە و هەوکردنی میزڵدان لە کەسێکدا. بەڵێ طبعا هەوکردنەکە سەیانەوەتی هەر ئینسانەکە خودی خۆی تووشێ بێتەوە بۆیە زۆربەی لە ڕێخەڵۆکان طبعا بەکتریای تیا جەرتومی تیا ئەمە کاتێک دێتە لای پێشەوە با بڵێن کونی میزەوە بە تایبەتی لە ئافرەتان تەنها بۆ زانیاری گشتی ساڵی یەکەم لە کوڕ زیاتر تووشی هەوکردنە بن ئەگینا دوای ئەم حاڵەتە طبعا ئافرەت بە تایبەتی ئافرەتی گەنج ممکن لە 140 بۆ 60 لە ساڵێکە تووشی هەوکردن بن بۆیە هەوکردنەکە لە پیساییەوە بۆ ئافرەت زیاتر معڕەزە لەبەر با بڵێن نزیکی کونی میز لەگە کونی کۆم هەوکردنەکە هێتە ژوورەوە کاتێک دێتە ژوورەوە ئەچێ بە دیوارەکە لە دیوارەکە تەفاعلات ڕوئەتن ئەم حاڵەتە و ناڕەحەتیە ڕوئەت زۆر باشە سەبارەت بە ئەنتیبایۆتیک بۆ خوتان نزان لە 18 بۆ 24 مانگ ڕۆژی هۆشیاری ئەنتیبایۆتیکە ئەو چارەسەریانەی کە بەکاردێنرێ بە شێوەیەکی گشتی لە هەوکردنی گورچیلەدا خۆیان لە چی دەبینەوە ئەنتیبایۆتیک چ ڕۆڵێکی هەیە لەم چارەسەریانەدا؟ بەڵێ ئەمە سەرەتا لە طبعا ئەگەر بگەڕێینەوە بۆ سەدەی ڕابردوو ساڵی 1936 بۆ یەکەم جار کە ئەنتیبایۆتیک پەنسیلین دۆزرایەوە طبعا سەرەتا ئەبێ بڵێن سوپاس دژە بەکتریا لەبەرەوەی پێش ئەم تاریخە ئەم مێژووە سەتاسی کاتێ هەوکردنەکە ڕوویەدا ئەبووە هۆی لە دەست ینی خودی کەسەکە جانی لە دەستەیە سەرەتا ئەبێ سوپاسیکەین بەڵام هەوکردنەکە ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک بە تایبەتی من باسی گورچیلەیە چ لە بانە بەشی بانەوە بچی لە بەشی خوارەوە ئەبێ یەکەم جار بە شێوەیەکی ڕێک دەستنیشانی بکەین بزانین ئایا هەوکردنەکە لە بان و یان لە خوارە بووە لەبەرەوەی تا بتوانین بە شێوەیەکی ڕێک چارەسەری بکەین ئەم دەرمانەی ئەیدی ئەم ئەنتیبایۆتیکە تا هەنێ ئەنتیبایۆتیک هەیە لەم شوێنە ئیش ناکە بۆی ئەگەر بگەڕێنەوە ئەنتیبایۆتیک سەرەتا ئەبێ تەشخیصیکەین دەستنیشانیکەین بزانین ئایا هەوکردنەکە هەوکردنێکی بەکتریا بۆ لەبەرەگە پرسیارکەن ئایا هەموو هەوکردنێک دژە بەکتریای دەوێت نەخێر لەبەر 175 هەوکردنەکان چ لە بەشی ڕێخەڵۆک بێتن چ مەسەرەن لە سیستەمەکانی سینگ بێتن ڤایرۆسە جا بۆیە ڤایرۆس پێویست بە دژە بەکتریا ناکات بەس ئەوەیە کە ئێمە زۆر جار وایە کەواتە زیاد لە حەد دژە بەکتریا بەکاردێن ئەو کاتە تەسیراتی بەسەر گورچیلەکان زۆر باشە دکتۆر وەڵا پێشەوە وەڵامەکە تەواوکەی لەسەر ئەنتیبایۆتیک و چارەسەریەکەی ئەمەوێ تەشخیصی ئەوەش بکەی کە جۆرەکانی هەوکردنی گورچیلە وەک جەنابەت باست کرد خۆیان لە چیدا دەبینەوە چۆن ئەم کەسە بە نیشانەکانیان دەرەکەوێت کە چی جۆرێکی هەیە ڤایرۆسیە بەکتریاییە بەڵێ سەرەتا تامان هەوکردنەکە هەوکردنی حادی پێ ئەڵێن یعنی لە کت و پڕ سەیەکەی نەخۆشەکە هیچ مشکلەی نەبووە لە کت و پڕ ناڕەحەتێک تووشێ بێت تاولەرزێک تووشێ بێیان لە میزەکەی سەیەکەی میزەکەی مشکلەی نەبووە لە پڕێکا میزیەت و زوو ناڕەحەتە بۆ سەر ئاوڕۆ ئێمە دوای یان جاروایان نەخۆشەکە تاولەرزی بێت بۆیە ئەوە حادی پێ ئەڵێن لەم حاڵەتە ئەمێ ئەبێ تەشخیصە طبعا دوای ئەوەی کە لێ برسی ناڕەحەتی چۆنە دوای ئەوەی دەستنیشانێکن لە ڕێگای مختبەریەوە فحسی بۆ ئەنجامەیەن دەستنیشانی حاڵەتەکەی ئەەکەین جا بزانین حاڵەتەکە ئەکویدە حاڵەتی مزمنیش هەیە حاڵەتی مزمن چۆن یعنی
لە کتوپڕێ نەخۆشەکە مەرزنی هەر کاتێ هەوکردن هەستی پێ بکە سەیەکەی نەخۆشەکە دایم جانی گەرمای حتا لە مناڵ ممکن حاڵەتەکە ڕووباتن ئەم حاڵەتە لە مناڵ بە تایبەتێگە بگەڕێنەوە دەستنیشانکردنەکەی تۆزێ جیاوازە بۆ مەرز نییە میزەکەی ناڕەحەت بێ سەیەکەی مناڵەکە گەشەی باش نییە خۆ مناڵەکە قسە ناکاتن سەیەکی زوو تایەتن یان زیگی ئەچێتن فبۆیە مناڵەکە سی سولاوازە گەشەی باش نییە ئەو کاتە ئەبێت ینی بە دوواداچوونی بۆ بکەی تا بتوانانی حاڵەتەکە تەشخیص کە ئایا بزانانی گورچیلەکانی مشکلی هەیە هەوکردن لە گورچیلەکان هەیە بۆی هەوکردنی مزمن زۆر جار وایە نەخۆشەکە سی پێ ناکە نەخۆشەکە بەس ئەوەیە کەمێک ئازارێکی کەمی هەیە بۆ لەبەر حاڵەتەکە مزمنە سەیەکەی تای نییە ئازارێکی زۆری نییە فبۆی یەکەم شت ئەبێت حاڵەتەکە تەشخیص کە ئایا بزانانی هەوکردنەکە حادە یان مزمنە دووەمیان حاڵەتەکە بە گوتت بەکتریایە بەکتریا تەڵان زۆربەی هەوکردنەکان لە گورچیلە حاڵەتەکە بەکتریا وەکو سینگ و ڕێخەڵۆگ نییە کە 175 حاڵەتەکان ڤایرۆسە هەوکردنەکە زۆربەی حاڵەت بەکتریایە و زۆر بەکەمی ڤایرۆس ڕوئیا لە هەوکردن با بڵێن لە گورچیلەکان بۆیە ئەوش تەبعاً دوای دەستنیشانکردن لە ڕێگای مختبەرەوە دەرەچێ ئەمە بەکتریایان حاڵەتەکە ڤایرۆسە زۆر باشە زۆر جار ئەو هەوکردنە یەک گورچیلە دەگرێتەوە یا هەردوو گورچیلەکە بەجارەی ئەو کەسە تووشی ئەو هەوکردنە دەبێت ئەمە هیچ جیاوازی هەیە؟ تەمان هەوکردنەکە بەڵێ تەمان جیاوازی هەیە لە چارەسەرکردنەکە سەیەکەی نەخۆشەکە گە هەردوو لایە بێ ناڕەحەتەکەی زیایە بێ 90 هەوکردنەکان سەرەتا لە میزڵان دەست پێەکە نەخۆشەکە ناڕەحەتی لە میزڵان ینی با بڵێن شەکوای هەیە لە میزکردن دوانجە لێەوە حاڵەتەکە سەرەکەوێ ئەگەر چارەسەر وەرنەگرێتن سەرەکەوێ بە گورچیلەکان تووشی تاولەر جێبێت ناڕەحەتە بێ نەخۆشەکە کەواتە بایەسە بێنەوە سەر وەڵامی ئەوەی پرسیاری پێشترت لەسەر ئەنتیبایۆتیک چ ڕۆڵێک دەبینێت جگە لە چارەسەریەکانی تریش ئەگەر باسی بکەیت چی و چین و ئەنتیبایۆتیک چی ڕۆڵێ دەبینێت لە چارەسەرکردنی هەوکردنی گورچیلەکان طبعا بالنسبة لأنتيبيوتيك كوتمان دواوي لصالح 1936 طبعا أول ثوريق بو بابلين ثوريق وبراستي بسر بكتيريا فوتمان صاصي نفر كان جاني لدسا بهوي بكتيريا لبرد سارة سرينة بو هاوك فبوي أما يعني دجا بكتيريا شتيكي زور باش بو جياني زور خلقاني كي زوري لمردن رزقار کرد فدجا بكتيريا أما أبي بشيويكي ريكو بيك بكاري بينين دوای تشخیصکردن طبعا ئەگەر لە میزەڵان بێت جیاوازە 3 بۆ 5 ڕۆژی ئەواتێ مەسەرەن کاتێک لە ئافرەت ئەم حاڵەتە ڕوویاسی ڕۆژە کاتێک لە پیا و ڕوویا جیاوازە کاتێک هەوکردنەکە سەرەکەی بۆ گورچیلەکان جیاوازە ئەبێ بۆ 2 هەفتە بە شێوەیەکی ڕێک و بێک دژە بەکتریاکە بەکاربێنێ بۆ ئەگەر بەکاری نێنێ بۆ طبعا ئەم حاڵەتە زۆربەی ئێستا سەبەبی ڕئیسی با بڵێن هەوکاری ڕئیسی گیان لە دەستدان لە چاودێری چڕ ئەوانەی لە ژێر هەناسەدانن هەوکردنەکان هیچ دەرمانی ئیش ناکە لە سەریان یعنی مقاومە پێیا بۆ فبووە ئەبێ زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک کە پزیشکەکە ئەو چەند ڕۆژەی بۆ داناوە بە شێوەیەکی ڕێک و پێک وەریگرێت بۆ لە بەرەوەی جارێکی تر ئەم هەوکردنەکە تووشێ بێتەوە تا دژە بەکتریاکە لەسەری ئیشکە بەڵام بەداخەوە لە ئێمە هەرکەمێک حەز بە تایەکەکە وا ئەزانێت بە تایبەتی لە بەشی سەرەوە با بڵێن لە گەرویتیان لەوانە یەکسەر دژە بەکتریا 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەیداتێ دوجار وازی لێ دێنێ طبعا ئەوش بۆ نەتیجە ئەگەر بەکتریایەکی شەبێتن احتمالە تووشی با بڵێم مقاومە بێ بۆ جاری دوم ئەگەر ئەم دەرمانەی بیتەوە ئیش لەسەر ئەم بەکتریای ئیش ناکات کەواتە بەردەوامی لەسەر ئەو ئەنتیبایۆتیکە لەسەر ئەو دەرمانە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە بە یەکجاری مەسەلەن هەوکردنی گورچیلە بنەبڕ دەکرێت ئەگەر بەکاری نێنێ و نەخۆشە گەر هەوکردنێکی هەبێ چی ڕوو دەدات؟ بەڵێ عزیزم طبعا هەوکردنی گورچیلە ئەگەر هەوکردنەکە طبعا لە حاڵەتێک ئەگەر نەخۆشەکە ساغ بێتن بە تایبەتی لە ئافرەتان مەرز نییە هەموو هەوکردنێکی شەکوای نییە بەڵام کە کاتێک فەحسی بۆ ئەنجامە دەیسەیەکەی بەکتریا هەیە بەڵام نەخۆشەکە شەکوای نییە عادەتەن لە خلالی هەفتەیەک ئەگەر شەکوای نەبوو ئێمە چارەسەری ناکەین بەڵام ئامۆژگاریەکە ئاو زۆر بخۆ ممکن هەوکردنەکە بڕواتە بەڵام کاتێک هەوکردنەکە ئەعرازی هەبوو با بڵێن نەخۆشەکە ناڕەحەتی هەبوو ئەبێ بە پێی ئایا بەشی بانیان بەشی خوارەوە چەند ڕۆژ بۆی داناوە ئەبێ بە ڕێکوپێکی دەرمانەکە وەگرێتن ئەینا ئەم بەکتریا طبعا ئەبێ دوایەوە طبعا ئەگەر حاڵەتەکە گەڕایەوە ئەبێ تەشخیصی بکەیت ممکن ناڕێکی لە سیستەمەکە بێت بۆ ئەو کەسانن کە زیاد با بڵێن تووشی بەکتریا ئەبن تووشی ئەم حاڵەتە هەڵێ دکتۆر
لە ساڵێکە 4-5 سەیەکی توشمە بێ ئەبێ لێەوە تەشخیصی بۆ بکەی ئەشعی بۆ بگرێتن سۆناری بۆ بکەی بۆ ممکن بەردی هەبێ نەخۆشەکە ممکن ناڕێکی لە سیستەمی بەتاڵکردنی هەبێ لە تەمەنی گەورە پرۆستات وە کارێکە کە میزەکە بەتاڵ نابێتن ئەم بەکتریا لێەوە گەشە ئەکاتەوە جارێکی تر بەتاڵ نابێت طبعاً باشترین چارەسەر بۆ ئەم مەسەلەیە دەبێت لە سیستەمەکە پاک بێتەوە خۆی بەتاڵ کاتن ینی میزەکە هە لە بەشی لە گورچیلەوە بۆیە هەر خەلەلێک گورچی لە میزڵان لە مەجراکە تەسبوونەوە هەبێ میزەکە بەتاڵ نەبێ چ لە بەشی بانەوە چ لە بەشی خوارەوە ئەو هەوکردن ڕوئەت زۆر باشە پێشەوە بێمە سەر ئەو هەفتەی وەشیاریە لە بۆ ئەنتیبایۆتیک ئەمەوێ سەبارەت بە خۆراکی ئەو کەسانەی کە نەخۆشی هەوکردنی گورچیلەکانیانەیە گورچیلەکانیان تەواو نین چی خۆراکێک بخۆن باشە دکتۆر بەردەوامی بە چی خۆراک لەو کاتێک کە عیلاج وەردەگرن وان دێجار باز لە چارەسەری خۆراکی سروشتی دەکرێت لەوەی هەندێک کەسەڵێ ینی سرکەی سێ و سیر زەنجەفیل ئەمانە یارمەتی دەرن بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە نەخۆشیانەمە تا چەند دروستە. بەڵ عیزەکەم ینی ئەوەی تۆ باست کردیان کۆمەڵە خەڵگەڵێ مەسەرەن ئاوی کەرەویز یعنی بۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ با بڵێن خۆپارێزێکە باشترین بەرگری ئەگەر ئیلتیهابەکە مەرزنی هەر ئیلتیهابێ هەر هەوکردنێک چووە میزە ڕۆکەوە چووە بیزەڵانەوە تووشی هەوکردنیکە ئەگەر دەبێت بە دیوارەکەەوە بڵکێت فتۆ ئەگەر بە شێوەیەکی باش ئەو نەخۆشە ئاوی زۆر خواردەوە شلەمەنی زۆر خواردەوە ئیتر سەوزەیە میوەیە شلەمەنیە بە شێوەیەکی گشتی هەر یەک لەو بابەتانە طبعاً وا ئاکات زوو میسکە بۆیە هەوکردنەکە گەیشتۆتە میزڵان یعنی با بڵێن بەکتریاکە ئەم گەیشتۆتە میزڵان بەڵام لەگە میزەکە دائەبەزێ بە دیوارەکە ناڵکێ بۆیە ینی بەڕاستی خۆپارێزی بە شێوەیەکی ڕێک پێک زۆر ئاو بخوات یعنی ئاوە شلەمەنیە سەوزەیە ئێمە خاصی ناکەینەوە بەس ینی تایبەتی کەین بەس لە ئاو ئەڵێن سەوزەیە نەخۆشەیە دژە ئاوە چۆن ئەڵێ ئاوی بۆ ناخرێ بابە ئەڵێن ئاوی بۆ ناخرێ ئینسان بەشێکی زۆری میوەکان هەر ئاوە سەوزەیە مەسەرەن بەشێکی ئاوە ئیتر ئەکرێت لە چای بەسەن چای ئاو مەسەرەن بەشێکی زۆری ئاوە بۆیە دایم ئامۆژگاریانەکەن باتر خۆپارێزی بکەن بۆی زۆر ئاو بخواتەوە بە تایبەت تا بتوانێت زوو میز بکاتن بۆی ئەم سیستەمە دایم بە شێوەیەکی خاوێن ڕابگرێتن بۆی هەوکردنەکە ڕوونایەتەوە. زۆر باشە سەبارەت بە ئەم هەفتەی وەشیاریەی ئەنتیبایۆتیکە دەمەوێت قسەم بۆ بکەیت چی گرنگیەکیەوە دەکرێت چۆن کەسەکان هۆشیارکرێنەوە لە وەرگرتنی ئەنتیبایۆتیک و گرنگی و سوودەکانی و ئەگەر کەسێکیش پێویستکە بەکاری بێنێ و بەکاری نێنێ چ زەرەرمەندیەک تووشی دەبێت لە ڕووی تەندروستیەوە. بەڵێ عیزم ینی بەنسبەت ئەتوانین بیکەین ئەنتیبایۆتیک کەواتە سوود بەخشە کاتێک ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک بەکار بێت ڕجامان وایە بەڕاستی چ ئەو دایک و باوکانەی کە مناڵەکانیان مەسەرەن دکتۆر دوای ئەنجامدانی پشکنین و تەشخیصەکرێ بۆیە تەشخیصکردن ینی دەست نیشانکردنی نەخۆشیەکە لەسەر و هەمووتی فەبێ بە شێوەیەکی ڕێک و پێک زانستیانە تا بتوانێت بە شێوەیەکی زانستیانە حتا دژە بەکتریاکە بەکار بێت بەڵام بەداخەوە ئەڵێم یعنی لە وڵاتی ئێمە بۆ بە چەرەزات عیزەکەم یعنی هەر ئەوە بێ 2 ڕۆژ ئەیخا بە قورگیا و ئیتر تاو هەنێ باشترێ بێت طبعاً زۆربەی حاڵەتەوەتوان 75 ڤایرۆسە باشە عیزم کاتێک بە تایبەتی لە بەشی سەرەوە یان مەسەرەن لە سینگە لە ڕێخەڵک کاتێ ڤایرۆسە بۆ یەکسەر سەپرد نییە دکتۆرەکە ئەڵێ 2 ڕۆژ 3 ڕۆژ دوازە شتێکی تریش بەڕاستی وشیاری خەڵکمان بەداخەوە ئەڵێم یعنی چوە علاگەی دەرمانی وەگرتووە لای دکتۆرێکی بەڕێز لەو لاشۆیە پاش ڕۆژێک 2 ڕۆژ سەیەکی حتا با بڵێن باسی گورچی لێ هەوکردنەکەمان مەرز نییە جار 48 بۆ 72 ساعت هەوک ینی با بڵێن ئەو هەوکردنە خۆتر یەکسەر لەناو ناچێت نەخۆشەکە سەیەکی بێتاقەتە کەمێ ناڕەحەتە تای لێیە یەکسەر ئەیگۆڕێ یعنی دەچێتە لایەکەش کە بابە ئەمە بەکەلێک نایەتن بابی گۆڕین بۆت فبۆیە ئەبێ بەڕاستی بە شێوەیەکی زانستیانە عیزم ینی نەک بەو شێوەیەکی هەڕەمەکیانە و بازاڕیانە بەڕاستی بەداخەوە ئەڵێم بۆیە بۆ بەسەرچاوە ئێمە زۆربەی جار زەرعەکان ئەنێرین کاتێ زەرعی ینی میزەکەی بۆ ئەەکەین زۆربەی دژە بەکتریاکان بەداخەوە لە وڵاتی خۆمان ئیش ناکات بۆ ئەوش لەبەرەوەی سیستەمەکەمان ئاوایە ناتەندروستە خەڵکەکەمان بۆچی سیستەمەکە بەو شێوازەیە کە ناتەندروست بێت بۆ هەوڵا درێم سیستەمە تەندروست کرێت لە ڕووی ئەوەی کە جەنابەت باست کردوە لە ڕووی ئەو خەلەلانەوە کە هەیە و نەخۆشی هۆشیار بکرێتەوە لەوەی کە
بەم ڕێگەیانە دەتوانرێ بەکاربێنرێ و ئەم سوودانت پێ دەبەخشێت. ئەخە بۆی گشتمان قازانکەین لە مەسەلە ینی لە مەسلەی ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک دەوان مەقاومە دروست نابێت با بڵێن ئەگەر ئەو ئەنتیبایۆتیکە تا بەکارێنێتەوە ناگەینە مەساتێک کە حاڵەتی نەخۆشەکە کە پێویستی بە هەوکردنیەکی زۆر بە قۆت ڕووی ئاسەیەکی هەرچی لەسەر تاقیکەیتەوە بەکار نایەکەواتە لێرەوە ژیانی لەدەستەیە عیز دەکەم بەڕاستی ئەبێ بگەڕێینەوە بۆ زانست عیز دەکەم یعنی شێوەی زانستیانە هەموو شتێک ئەگە بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ڕێک و پێک بەکار بێ هەمومان لێ قازانج ینی زەرمەند نابین هەمومان قازانج دەکەین بەکتری بۆ ئەمە باسی تەمان ئەی زەرەرەکانی چی ئەو باسی سوودەکانمان کردومان ژیانمان ڕزگارەکە دێ ئەگەر بە شێوەیەکی ناڕێک و پێک بەکارمان هێنیان زۆر جاروایە پێویستی نەکردو ئەی ئەگە پێویستی نەکرد من بەکارم هێنا چی ڕوئات جا طبعا بە شێوەیەکی شتی هەرتو ئەو بەکارێنێتن احتیمالە باسی گورچی لێ ئەمە وردیکەینەوە بەسەر گورچیلەکان طبعا بە ناڕاستەوە خۆ بەڕاستەوە خۆ تەسیری لەسەر گورچیلەکان بێ بە ناڕاستەوە خۆ چۆن هەردووژە بەکتریایە بەکارێنی احتیمالە ئەگەر پێویستی نەکرد بێت ئەگەر پێویستی نەکرد بێت تۆ بەکارت نابێ ممکن نەخۆشەکە تووشی ڕشانەوە زگچوون یعنی گیانی وشکە بێ کە گیانی وشک بوو بەسەر ئەوە گورچیلەکان خوێنی بۆ ناڕوا زەختی پاڵەپۆستۆی دابەزێتن و گورچیلەکان تووشی وەستانە بێ حاڵەتێکی تر ممکن ڕووباتن نەخۆش زارەوە گیانی لەدەستەیە عیز دەکەم بەنسبەت حاڵەتی ینی ئەلێرجی حساسی بێ هەیە دەرمانەکە حساسی پێ هەیە بە هەمان شێوە پاڵەپۆستۆی زەختی دابەزێتن و خوێن لێوە بۆ گورچیلەکان ناڕوا گورچیلەکان تووشی سست بوونە بن ئەمە کەواتە بەناڕاستەوە خۆ یان نەخۆشەکە بێتاقەتەکە دژە بەکتریا جاروایە نەخۆشەکە بێتاقەتەکە تووشی کەمێتایەکە بەڵام ئێمە بۆ بک ئەگەر بە شێوەی با ینی ڕێک و پێک بەکاری بێن پێویستی کردووە ینی بە ئەم حاڵەتانە ژڕوو باتن بەڵام ئەم حاڵەتانە کەمە بەڵام پێویستی کردو بۆ ژیانی ڕزگارکەین ئەی ڕاستەوخۆ ینی حاڵەتی دوم ڕاستەوخۆ احتیمال ئەم دەرمانانە تەسیر لەسەر گورچیلەکان بکاتن دەرمانمان هەیە یعنی تووشی کریساڵێکە وەکو ئەمۆکسیل کە زۆر ئاساییەوە بەکارێنین احتیمالە کریساڵ لێ ملولەکانی فلتەرەکان بگرێتن و کلێکە تووشی وەستانە بێت دەرمانمان هەیە تووشی ژاراوی بوونیە کاتن وەکو جەماعەتی گەڕەمایسی کە زۆر بەکاردی ئەمیکاسینە ئەو دەرمانانە خەڵک وەکو چەرەزاد لەگەڵ ڕێزمەیە بەکارێنین دەرمانمان هەیە ینی ئەم فۆتریسین دژە فطریاتەکان بەکارەتن لەسەر گورچیلەکان تەسیراتی چییە خوێن کە مەڕوات یعنی ملولەکانی خوێن تووشی تەسکبوونەوە ئەکاتن لەوێشەوە گورچیلەکان تووشی زامەکە فبۆیە ئەمە بەڕاستە خۆ بەناڕاستەوە خۆ تەسیراتی بەسەر گورچیلەکان ئەمە پێویستی بە هۆشیاریەکی تەواو زۆر هەیە و پێویستە پزیشکانیش یعنی ڕەچاوی ئەوە بکەن کە ئەم دەرمانانە چۆن بەکارێنن بۆ نەخۆشێ لەژێر ینی ڕێنمایەکانی خۆیاندا و ئەگەداریان بکەنەوە لە مەترسیەکانی لە سوودەکانی و لە چۆنەتی بەکارێنانی مەفروض ئەمە بکرێت وایە؟ طبعا يعني بوي ألين تايبد من عزكم إسا الدنيا يعني بابلين لم جهاني نويدا لم أبي تايبد من ديكين يعني ما مفروض بوي سب سبيشاليتي تخصصاتوا بوي أمناتوا يعني همو جسمي إنسان بتوان سيطرة بكين سري دكتورك بيت وكو جاران طبعا لسرتها كان بس باطني وجراحة والله مثلا ورد بوتوا سيكي قلتي لك كان يورد بوتوا يعني هم كراوا بدو بس باش بو لبري خلقك خوي يعني سود بخش بيتن عايزه كان فبوي روشنبيري لما مثلا يعني تندرست بيب معنى اجر بشيويكي تندرست بجين ابي يعني زول زاروها معي انا كمشكله مانيه برو بدواي ضلنا انا هيزني ويتر دورور على سر ولا قمدك حبيك وتاكبم نعزكم احتمال لا بشت او حالتي كبت نخرج وها بو تنزاري بخوي بكاري هنا وسيكي قلتي لك اللي دزا عزه گورچیلەکەی بەردی هەبوو بەڵام هەستی پێ نەکرد کەمی ئازاری هەبوو ڕۆشتووە دەرمانەکە هەوکردن کە ڕووی داوە چەند قڵ حەبێکی بەکارهێناوە نەهاتووە دوازە بە شێوێک ئەگەر ئەم سیستەمە بزین ئایا ناڕێکی هەیە جارۆ هەبوو سەرەتانی هەبوو بەڵام چەند جارێک هەر هەوکردن ڕووی داوە میزەکەی بۆ تەخوێنەوەی زانیوە هەوکردنێکە ئیلتیهابێکە چەندێکە حەبێکی وتۆ پاش 6 مانگ هاتووە عیزم کاتێک پاش 6 مانگێتن ئەو کاتە حاڵ لە حاڵەکەی با بڵێن قورستر بووە عیلاجەکە قورستر بووە بەسەریە دکتۆر ڕاستی ئاماژگاریمان هەیە ڕێنمایەکان ویستم ڕێنمایی بێ بەو کەسانەی کە هەمان نەخۆشییانەیە هەوکردنی گورچیلەکان و ئەو کەسانەشی کە نیانە و دەبێت چۆن خۆپارێزی بکەن بۆی تووشی هەمان
نەخۆشی نەبن با ڕێنمایت. بەڵ عیزەکەم دو ڕێنمایی تەمان هەوکردن کە باە باسمان کرد سادە هەیە سادە مەسەلەن چۆن ینی هەوکرد بە تایبەتی لە ئافرەتان یعنی لە ساڵەکە 2000 3000 تووشێ بێتن ئەمە حاڵەتێکی ئاساییە چەند ڕۆژێکە و هەوکردنەکە چاکەیە بەڵام غەیری ئافرەت کە حتا ئەگە حامل نەبێتن هەوکردنەکان ئێمە بە حاڵەتێکی ئاڵۆز دانین فواتە ئەبێ بە دوواداچوونی بۆکەم بزان ئایا هیچ ناڕێکێک هەیە لەم سیستەمە دوای ئەگە بۆمان دەرکەوت ناڕێکی هەیە دەبڵی ناڕێکەکان چارەسەرکەین ئەگەر بەردی هەیە ئەگەر تەسک بۆتەوە ئەگەر پرۆستاتی مەسەرەن تەمەنی گەورەترێفە بۆیە عیزەکەم ئەبێ بە شێوەیەکی ڕێک چارەسەر ینی ڕێکپێک تەشخیص بکرێت دوجا بۆی حاڵەتە کەم بێتەوە ئێمە دایم نەخۆشەکانیان با دژی قەلبی خۆیان نەبن عیزەکەم دژی گیانی خۆیان نەبن بە ئاو با بە ئینسان سایە شەستی ئاوە عیزەکەم بۆ ڕقی لە ئاوە ئەکرێت ئایا ئەم حاڵەتە من زۆر جار بە نەخۆشەکانڵم ئەڵم ئایا تەندروستیت لا گرنگترە یان ئەوەتەی مەسەن لە شوێنێک داوامەکە وڵا دکتۆر ئەوەندە فرای سەر ئاو ناکەم بابە یان ئەڵم زۆر ئاسایی عیزەکەم سەر ئاو ناکرێت تۆ مادەم بڕۆ ئاو بخۆ بڕۆ میز بکە زۆر ئاساییە لەکوێ ناڕەحەت بووی لای میزەکەت بکە فبۆیە بە شێوەیەکی شلەمەنی سەوزەیە میوەیە هەر شتێک لەوانە خۆ ڕەنگی میزەکەیان کاڵ بێ عیزم با سەنگی مەحەق ڕەنگی میزەکەیان بێ شەوان پێشەوەی بخەون گڵاسێ دوو گڵاس ئاو بخۆن بە ئاوی سارد نەخۆن بۆ لەبەر ئاوی سارد دڵی پێدا ئەکەوێت ئەمە ئاوێکی ئەگەر سار نەبێتن با دڵی دانەکەوێت بتوانێت بۆی ڕەنگی میزەکەی کاڵ بێت زۆر ئاو بخواتەوە باش عیزەکەم یعنی ئەمە زۆر گرنگە با گرنگی بە میوە بدەن گرنگی بە سەوزە بن بە شێوەیەکی باش کە میزیان هەل میزەکە ڕاگیر نەکەن عزیزم بە مناڵەکانیان بڵێن بە گەورەکان کاتێک ناڕێکی هەیە یعنی پاشەوەی تەشخیصەکرێت چارەسەر با بچێ ئەگەر هیچ نەبووە سەرەتا سەیەکەی مناڵایە ناڕێکە لە میزەکەی زوو میزەکە میزی بە خۆی داکانە و بابەتانە نافرێ ئەوە کە دێ ئەمە حاڵەتەکە حاڵەتێکی ئاساییە میزەڵانەکەی با بڵێن میزڕان ناگرێت زوو تووشی حاڵەتی حساس بووە ئەو کاتە بەس ئاماژگاریەکەن بۆی هەوکردنەکە ڕووناتەوە بەدایکواکەڵێن با بگیان مناڵەکەت بە فکری بێنەوە مناڵەکەت کاتێک لەسەر تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و ئایپاد و ئەم بابەتانەیە یەڵە ڕۆڵەگیان ئێستا وەختی ئەتر ئەوە چیکە بڕۆ میزکە ئاو بخۆوە بۆی ئەم حاڵەتە ڕوونایەتەوە بۆی کە ینی پێویست بە چارەسەر نەکە فبۆیە زۆر گرنگە ڕۆشنبیری زانیاریمان هەبێ دەربارەی سەحەتی خۆمان سەحەتمان لا گرنگ بێ عزیزم من بەداخەوە ئەڵێم یعنی خەڵکێکەیە یعنی دەوڵەمەندە زەنگینە گرنگەوە خانوەکەی چۆنە سیارەکەی چۆنە بەڵام بۆ خۆی کاتێک هێتە سەر جەستەی خۆی لاشەی خۆی کە بچێت تەشخیصێک ئەنجام زۆر لای قورسە نازانم بۆ بابە تۆ ئەویش لەسەری حەقی یعنی ئەم جسمەی خۆت ئەم جەستەی خۆت حەقی لەسەرەوەی بیپارێزی بۆی بە شێوەیەکی ڕێک هەم بۆ خۆشی زەرەکەی بەیانی دوو بەیانی بە چەند دنکە حەبێ احتیمال لە چەند دژە بەکتریای ئەگەر بەش سەرەتا بێ ئیسفادەکەی چەند دنکە حەبێ وەرگوت چاکە بێت بەڵێ سپاس بۆ دکتۆر سەرهەد ڕەشید پسپۆری نەشەرگەری گورچی لەو کۆندامی